برایان منوکو ئەنجومەنی گەڕێک حەزەکەم چەموتێک لە خزمەتانە بڵێم. کاکە عوسمان بەڕاستی کابراایکی ماندووە. حەزەکەم ژنێکی بۆ بێنین و نەجاتی بێ لە مۆزە. جەنازەم ئێواڵێن چین. ئەشهدو بالله قسەکەم ڕاستە. بۆ گەڕێک حەز ناکاژن بێنێ لە کوڵچا باشقاڵی بێتەوە ڕۆژنە لە دەرگای من نابانیان. نەعا سەمونی دەوێ ئەڵم سەمونی چی بۆ من خۆم پیاوم نییە ئەنجا ئەو ڕۆژە هەستاوە سێکەم تەپ ماسیحەکەی ڕاکێشاو لە حەوشەم بۆ شواتەوە ببەسا کا عوسمان عیبە بۆچی واکەی ئەیتر چی بکەم حەزەکەمدا خوشکێکی دڵسۆز بۆ و دەبچۆ ژنێکی بۆ بدۆزەرەوە بۆی بێنە ئیشەڵڵا بەخوا چەندی جار هەوڵم بۆیەوە بەس ئینشاڵڵا ئەم جارە سەرەگرێ بە ئیزنی خۆی گەورە ئیشەڵڵا نەجاتمان بێ و سەر بگرێشەوە ئەرە لەکوێ عوسمان ئێمەی کۆ کردێتەوە خۆی دیار نییە جەماعەت ئێمە چاوەڕێەوەکەین لەکوێ والله نازان دادەجێن دەبزان لەکوێ بانیی لێ بکەن ئێستا کاکەم نییە ئەرێ بەکر ئەرێ بلێ دەنگی تۆ بەرزە بانگی کاکەم کە عوسمان دەوەرە کاکە قالەس مێڵەوانیش لێرەن دەوەرە درەنگە ئەمە حەریش سر دێکە کاکە دەستەیە لە مەکەن یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن خەجاڵەتم داوای لێبوور نەکەم زۆر عەزیەتتان کێشە یاخوا بەخێر بن سەر چاوم عەزیەتتان کێشە بەم شەوە خەریکی ئەم ئینتیخاباتین ئەوە هین بۆ نەهاتوە شەڵا بەهاتایە ئەوە کوێخە تۆزێکی لە بوو عەدە جاجات پێڵیم گوێرەکە تۆ ڕابێ ئاخر لەسەر دووستی ئاوا پێی هەڵێم گوێرەکە شەڵا بەهاتایە چییە؟ کورە حەسە گوێرەکە ئەوە نەرە نەمزای خەجاڵەتم زۆر کوێخە داوای لێبوور نەکەم ئێمە دایمە سوحبەتانەمان هەیە تۆ برای بەڕێزی باشە دێ قەی ناکە باوا بێ دەی زەمیشمان بکە دەست پێ بکەین فەرموو دەقدەقە بیرم چووە هەی جەماوەری بە شەرەفی گەڕەکەکەی خۆمان زۆر خۆشحاڵم کەوا لە شەوێکی ئاوە ئەنگوستە چاوە لە شرۆڤەیەکی دیمۆکراسیە هاتوون دەنگ بن بە حەقی مەسیحی عوسمان دەنگ بن بە حەقی خۆتان ئەمە ڕۆژێکە و ئەم چیە بلێ باوکە جا ئەم زۆر زەختمەکە هەر لەبەر میزەڵانەکەش و ئەهان لەبەر با تووشی مسلمی بەڕێ ببورن ئەوە مناڵەکانم لێرن لەبەر حاڵەتی ئەمنی چونکە ئەمە دیمۆکراسیە ئەمە دەنگانە بە حەق لەسەر مافی خۆتان زەوت نەکەن ئەمە خۆشترین ڕۆژە لە ئێمە لە ژێر هیچ پشارێکا دەنگ بە هیچ زەلامێکی تر ئەمە ئەمڕۆ ڕۆژێکی هیمەتە ڕۆژێکە باوکە یەک شتێ با پێ بڵێم ئەمەی کە تۆ باسێک ئەم مخالەفەیە ئەی باوکە جا خوێنمە شوێنی حکومەت دوژین نەگانی ئەمە ماڵی خۆمانە دو ئەوە تۆ نازانی کوڕم ئەمە ماڵی خۆمە قەیچێکە قەیچێکە نابێت لە ماڵی خۆتا بانگە چێزداکە ماڵی خۆی کەواسە باوکتانێن بە قسەمان بۆ بکار عیب ناکەنەوە خۆیەتی تۆ پێنج دقەمەوە باشە باوکە باوک خۆ دەزانی ئەم خانووە ویراسی خۆ بەتەنەی تۆ نییە ئەی باوک باپیرانمە بۆ ماوەتەوە تەواو والله باوکە جام نییە شتێ با پێ بڵێم و نییە تا سەلانە کەسیان نازانیگەن بۆ من نازانم تۆ بەجیەوە پەنجەمۆری شکر بە باوگەرە جا دوایە پورە ئاسیاکیشی با پێ بڵێم ئەمە حسەی تۆشی تیام خانوو کاکە یعنی تۆ خەتریشی لەبەر کردووە ئەرێ بۆ بڕا بەم جۆرەکەیەکەی کاکە ئەمە سوزانەکەی ئەگەر یەکێ قسەی بۆ نەکەبێت لە خۆی قساکە بڕامەکە کاکە گوناحبارە بیت ئەخدەوان ئەی کوێ کاتە دوو قسەی کاکە خەریکە ئینتیخاباتەکەمان لێ تێگەین خەریسە پرۆسەی هەڵبژاردنمان لێ تێگەین ئیزنیان بەم کوڕانە ئەرە کاکە جا بوەستە ئەرێ قسانەوی لە باوکتان ها چیتانەوێ ڕەن دەرەوە یابتانە بەشەق دەی یاڵە بڕۆ دەرەوە دەی یاڵە بۆ دەرەوە دەی قسەکانی بکە دەدانیش دەیفەرمە دانیشێنەوە بابێنەوە سەر هەڵبژارنەکەی خۆمان ئەمڕۆ ڕۆژی هیممەتە نەکەن دەنگ نێن بە ناحەق ئەگەر ئەتانەیە پیاوەکان خاسەتەن ئێوە دەست لە سەر دڵتان نەبێت کە ئاچن بۆ بازارتانەوە خوازانە ژێکەتان چی بەسەرێت ئەوە کاکە دەنگ بن بە عوسمان باش لێ بێنێ جا ڕۆژ ئەمڕۆ ڕۆژی هیممەتە دانیشن عوسە باغە وڵای شت با پێ بڵێم بەوە پارتی کێ باغەیە جا دوای ئەوە جۆشتان پێم ئەم باوکەی منە خۆ ئاگەی لێ دایمە پاری خەڵکە خۆ سەیری ئافرەتی خەڵکەکە کەستان دەنگ بێنێن ئەمە هەموو جانی مخالەفەیە عوسە باغە ناتەواو ڕەجاتان لێگە کوڕی ئەم زەمانەیە ئەو لە ئەم زەمانەیە کاکە عوسمان ئەم هاژ و هوژە تەسیرتان تێنەکە ئەمە هەمووی فشاری دوژمنانە هەر هەمووی دەستە کاکە جاتان لێکم ئەو شتانە خاوتان نەکاتەوە پرۆسەی دیموکراسی مهمترین شتە لە دنیاە جا لەبەر ئەوە دەنگ بن بە عوسمان دەنگ بن بە حەق باقی وەسەر کاکە عوسمان شتێکی شێ با بیڵێ
شتێ خاڵە شێردار مەلەفت هەمووی لای منە وەڵڵا هەمووی بڵاوەکەمەوە یاڵا باڵدەسمەوە ئەی ناتەواو کاکە عوسمان یەکی شتێ پارەمان بەرێ و با دەنگێ بۆ بین و تەم قسانەمان زۆر بیستێ کاکە عوسمان باوی دروشم نەماوە هاوارکردن باوی پارەیە تەواو جۆ بگرە جۆ بگرە ئەم لاولایتیان نییە یەکی یەک دانە لەو هینەکە کابرا سەسافەکە چی پێڵێن باوکەڕ و دۆلار کاکە ئێوە بۆ ئەمەنە بێ عقڵان گورە عقڵتان نەکەنەژێت دەستی عقلی بوختار با بە دۆلار یاریەکە وان لەسەر 170 لەسەر خۆ کەوتە بوو سبێنێ بە 150 چیلەکەی 20,000 زەرە ناکەی بە دینار با یۆرۆ یا پاوەند بێ مادەم ئەو یاریەکە و نایکات دیناری عێراقی کە قیمەتی نامێنێت جەماعەت وەنیە چوار سوورمەوێت نا ئەخە زۆرە چوار سوور زۆر هەمە عەزیز زۆرە باخوا زۆر ئەخدە زۆرە بە قوربان یەکی 25 سانەیە ناجار واش نەبەیە لە بنەکەی یەکی 50,000 من بەری خوانی بڕۆتەوە ئەوە قسەیە بۆ یەکی 71,000مان نایەتێ ئێوە نابێت کاکە 50 ڕاژین مادام تەواو خاتون قسەی کردووە تەواو جەماعەت ئیسا هەمان بە یەک دەنگ چیاڵم ژێرن چیاڵم ژێرن چێ ئۆکەی حەزەکەم تەشید کەم دەنگەکەتان ئەمانێ ئەمانێ ئەمە قسەیە ئەمانێ 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 ئەمان ئەمان لێشە نەحەیرانێ بەکروت ئەمە ناوی چییە؟ ئەوە قالەسمیاڵ ئەی سمێڵی کووە ئەڵا تاشیم بۆ یاری نێوان بە شۆ ڕیاڵ بوو وتم بە شەی باتەوە ئەگەر نێبێت لۆ سمێڵمە تاشم دە بەشە بە ئەکسەوە دۆڕا و ڕیاڵ بردێوانی بەس قوربانە بم کاکارجیان زانین چۆن هەفتەکەی تر یاری پاریسان جرمانە گرێو لەسەر قژێنەکەی نایکەم تەواو تو پێ پێوە نامێنێ دوای من نامێ بەخوا عوسمان نامێ ئێمە یەک ماڵین کاکە جەندە لای بە ئاوە تۆ ناکەوێت کاکە بەکرد نایەوێ ئینکارە دەما دەم ناوێەوە پەنجاکەی ویش بۆ تۆ ئەمە ساگۆتەوە ئۆسا کە جوانی قبولی ناکەم ئێ بۆ کاکە بۆ بۆی ئەوی سەبی من پەنجابێ ئەی بە قوربان ئاخە تۆ هاتۆ سەیری ئەو کۆسەی جەمالیەتی خۆک و ئاخر نانە ئەو ژنە کاکە یان ئەی باخ من لە ئاس لە ژنا زۆر زەعیفم هەڵیگرم لێ بەزیە هەڵیگر بەخوانەی بڕە مختارجان بڵێ کورەوە زین چەند مریشکی سوورەکە بیگرە دە تۆ بیگرە ئەوەی خەجاڵەتم نەکەی ئینکارە ئەم خوشک و زەوایم ئەمەنە ئینکارن ئابە ساقم نابێ عادی خۆتان نه دەستی خۆش بێت بەخواوە کەمیشە کورە بەخواوێکی 25 زیایە کەمیشە تەواو بژێری ئەوەی کە هەمایە اینجا بتان بینم سبێنێ حملەی ئیعلامی دەست بێکات بانگەش بۆ خۆمانەکەین دەنگەیان بەکێ عوسمان بەکێ عوسمان بەکێ عوسمان دەبەسە بە خێراتنی هەمووی لایەکەکەم بەڕێزان ئێستا ئەم سنووقەمان داناوە هەر کەسی ئازادە دەنگبات بە بەڵێ یا بە نەخێر فەرموو تەوزیعیکە فەرموو سلام علیکم علیکم السلام کوڕم تۆ بۆ هاتی هاتم دەبم بە کاک عوسمان ئەی ئافەرم ئادی بلە خێرا گۆرە باوکە ژیان دەنگانی هێشتا ساڵی تاوا نەکردووە ئێ کوڕم خۆ هەرمێ بە هەژدە بۆ مافی و مناڵا خۆی ئێوە مناڵە خۆمە یاری نییە دقەی نابڕۆ کوڕی من سەڵاقت زنێنی بەخەوی دەبتان هێشتا چوار شەقازەن لێ بایە بڕۆ کوڕی باوکە ژیان تۆ خۆڵ شاردووە ئەیگە تۆ تۆشتووە داوای لێبوور نەکەین داوا لێبوور نەکەین باوکە ژیان ئەمە بۆ جەنابێت باوکەی گیانی نایە ئەمە بەڵێ تۆ یەک وەرەقەکەشم بەرێ بەڵێچکی کوڕ و باوشین سێری مکە باوکەی جۆ لە کوڕ خۆگرە ئەی بەیانی سەر گەندەڵی لە باوکو دەستێوکە کەواتە لە شیرازی ماڵەکە و تێکە چێتاوەوە ئەمەم زۆر پێخۆشە ئەمە فەلسەفەیەم قسەی ڕجاءن ئەها جۆ بگرن بە قسەی ئەم پیاوە بکەن ئەشەمبی لە ئافرم بەڵێی تێکە بێ ئەمە بەڵێکی خۆشە فەرموو دەستخۆش جەنابەت فەرموو ئەزای چۆن وەڵامەکەی لەسەر بنووسن و بیخەنە ناو سنووەکەەوە باشە ناکات قەڵەمەدا بێ بۆ وەر تۆ لەوانی وەرگێ فەرموو فەرموو بیا قەڵەمەکە بەرمە یەکتری
فەرموو جەنابی شت ئەی ئافرم فەرموو بوراسیە فەرموو پێیان جان فەرموو ئاگەر خۆشم. دیموکراسی بێت ڕۆژێک و ئەمڕۆ مافی خۆتان بەدەستی خۆتان بێنن بژی دیموکراسی بژی عوسمان هاوتا خۆشان نەزانن لێ نووسراوە مەسیری ژنێنانی کا عوسمان بەڵێ بەنەخێر ئەمە ئیشی بەکرە بەکرد تۆ نووسیتە ئەوە بەلێ ئەها لە جاتی بەڵێکم تێ بەلێ ئەمرن نەمێنێت مونەرم بەڕێزان هەمووتان دەنگەکانتان نا عەزم قەڵەمەکانم بەنەوانەیە لەبەرەوەی ئەمە بێنە هیچ فشارێک نەبوو لەسەرتان هەموو بە ئازادی هەموو دەنگمان نافە خۆشی دانا کاکە من عفوت خوا خۆشم دانم باوکە سێر مەکە سێر نەکەی ئەوە پێشەکەی مافی مرۆڤە ئەمڕۆ ڕۆژێکە لە ڕۆژە دیموکراسیەکانی ئەم وڵاتە سێر نەکەیت ڕێزان ئەوەی سەر دەوانکان لەم سنۆقایە جیایەکەینەوە ئەوەی دەنگی زۆر هێنابێت کاکە عوسمان بە بەڵێ ئەوە کەس نییە تەداخلی بکە و ژنی خۆیە هێنێ و پیرۆزی بێت ئەوەی بە نەخێریش جابی یابێتەوە بە زۆری ئەوە کاکە عوسمان بۆی نێژن بێنێ و تا ساڵێکیکە تا ئینتیخاباتێکی تر بۆی نێژن بێنێ دەمەشکی شەڵاوانە بێ مەقسەم لەگەڵ احترامە دەی پەنا بەخوای شەڵەکە ئەسمانجان بەس ئەمە بە من لەوەی خەتەکان ئەمە جناب و بێ ئەوشم بەرێ خزمەتی بێ فەرموو جەنابێتوانی دەنگکان جیاکەینەوە بەناوی تۆ کاکە عوسمان بەڵێ الله ممنون دەنگی دووهەم وڵای پێ ناوێت بیرە نەخێر جامان بە تۆخیژە نووسم نەخێر وەی لەو هەواڵە خۆشە نەخێر نەخێر حاڵی خۆشتر ئەمیش وڵا هەر نەخێر الله منە بێ دەسمە لە یابێ عوسمان وڵاهی نازانم چێ مەسەلە وڵاهی ئەمەشیان هەر نەخێر باوکە ئەڵم تخوا یەکشت ئەڵم بۆ دەست بەرنایی بەخوای تر ها وەزعەکە خراپە ئینسیحاب ناکەم بووە لەحزەی مردنەوە بێت لەم دیموکراسیە بمرم ماوە کاکە دەنگ زۆر ماوە جارە بە دەربێنین بەڕاستی ئەمەشیان ئەمە دەستەیە قەڵەمە دەی وڵای خاڵە ئەسمانجان ئەمەشتە هەر نەخێر لەو خۆشیە وەی نەخێر ئەمە نەخێریشکە نەخێر نەخێریشیکە سێ و دانەیە چەند بە نازومەگرە بۆ چوای دااتۆ بەڕاستی ئەم ناخۆشە بەڕاستی زۆر پێ جەماعەت بەڕاستی کاسمان بۆی نییە تا ساڵێککە ئەم وەختی انتخابات کات و بۆژینێنە ئەمان چێت و ئەمانشیان هەر نەخ پەیامەوە چەند بوو بە چەند پەیام بژابیتە دنیا قسم بۆ بکات دنیا قسم بۆ بکات ئەمە دەستە ئەمە دەستە ئەجا باوکە جای مەزایەوە دەستەوە یەک پەنجەشە وەر ئەزام نامختار باشەوە عیب ناکەن دا ناوەشێن بەس بەڵێکەی خۆمی تیا بوو یعنی هەر هەمووتان بەلە خێر دەنگتان ناومەتێ بەکرد خۆ تۆ زاوان بووی بابە یەک ئاسیای خوشکەم تۆش دەنگە نەیاوە بە من ئەخە بەس تێ بکەم بزانم بۆ دەنگنان بۆ دەنگتان نەیانێت سەبەب چییە؟ بەکرد با ئەمە بڕۆین کاکە گیانەمە یارمەتیەوەرە وەڵا خۆحان دڵت بەس تێ بکەم بزانم ئەوە خوشکمە بۆ دەنگی نەیانێت سەبەب من بۆ باسکەم باوکەجان ئەوە مەلەفی خاڵە بەکر و پوراسە لای منە بڵێ چۆن بە خاڵە بەکرمون تم خۆ ئاگای لێ دەنگ بی بۆ عوسمانە دوسوار سەعاتە لە ماڵدانەکەین ڕوون کردە پوراسیە وتم پوراسیە یەک دەنگ بی بۆ باوکە عوسمانە تێگە یەک ژنی جوانێنم بۆ خاڵە بەکر ئیتر ئەوە بوو جا دوای یەکشتی پێ بڵم خۆ مەلەفیم یانم لای تەوزیعم کردەوە بەسەر پەیام و هەستیە چین ئەری ئێوە ژیانی منتان فەوتان ئەرێ من لە ماڵێکی مخابەراتیە ئەژیم ئی باشە کاکە شێزار خۆ تۆ ڕەفیقی ڕۆح بە ڕۆحی خۆم بووی تۆ بۆچی دەێنە یامەتە برا جوانەکەم
کاکە عوسمان جا منە بێ بڕۆم درەنگە خۆ حافظ درێنە خۆحافیز ئەی ئەمەیان بۆ ئەجا باوکە جان وەزانی چیە ئەوە ماشێتی هەیە ماشێت گەشتی بەسەر چوویە نابوو وتم خوا ئەگەی لێ بێویشم وتم دەنگ بێ بە باوکە عوسمان وتم شکاتی لێکم لای لیژنەکە لیژنەی قایم خامێت دەی بە حیسیەتم تەپڵە بە CNN لێیاوە ئەی باشە ناخان خۆ من 100,000 ما بە تۆ بێویژدان دەنگتان نایمە 50 ما بە تۆ با بڕۆین سەر پێم لەسەر ئاگرە گوێ لێ بوو هەلە سەر بێم لەسەر ئاگرێ با نەسووتێ با بگێنم سەر پێ ئەرە وڵا بەخێر بەنیان خۆ باشە ئەمان بوو ئێ چونکە لەبەرەوەی نعخان فێربۆ نێرگەلاکەشە بە دزی کاکە حەمەی مەولووە ئەجا بووی ئاشکرانە بێت سڕەکەی لەلای ئێمە بوو وێتر مەجبور بوو بە نەخێر دەنگ بات و خماڵاوای کرد چۆن حیاتی منتان فەوتان ئێ بۆ ئەوەی خاڵە حەمەش دەنگ نەدا بە تۆ من مراقبەی خاڵە حەمەم کرد لە دوو کەسیشم پرسی وتیان پێنجشەمانی لێ دێتێ بۆ مەزرعە لە مەزرعە یعنی بس لەگەڵ یعنی لە دوای دوازەی شەوە ئیتروتی باشە کاکە بەس قسەمەکەن من دەنگ بە ئێوە ئەی هەوار ئێکە قوربان تۆ بۆ خۆم پەنجام مایتی ڕۆحەکە بێم ڕۆمی ژمێ گاوسمانیا هەموو ئیشی ئەمە باوکە ئەمە فێڵیشی کردووە لە کاک شێرزاد ئەمە خۆی قاچاقچیە لەگەڵ نەفەریشترە کوڕێکی کاک شێرزاد ڕووی بۆ خارج ئەم کوڕیشتر نردیان ئەجا کوڕێکی کاک شێرزاد گەڕایەوە کە سووداش کرا ئەمانش خۆزانی پارەکەیان خوارد ئەجا ئێستا بە کاک شێرزاد بڵێم یەشی لە قاچاقچەکان ئەم بووە خۆ بەخۆ دەریا بڕایە وتم دەنگ بی بە باوکەم کە شوتەکەم ئاوا ئەرێ ئێوە چین ئەرێ ئێ خالە سمنت خواگە عەزیز نەبێت تا ئێرە وەرە ئیشێکی بچووکم پێتە بەبێ زەحمەت ئای ڕەحمەت لە دینە ئێ باشە تۆ دراوسەی من بوویت تۆ 50,000 نەیایتێ بۆ دەنگن نەیامێ کوا پارەکەی کامی تێ بێ زەحمەت ئادی بزانم چەندە پێیە بۆ بدەمەوە نە ئەزانین چۆن یەک شتی پێ بڵێم بە کەسیان نەوێرم بەمانە بە تو ئەوێرم یەک کەلوولیم تیەکی 6 مانگە بەلۆکە ئاوکەم بدەمتەوە ئەخر لەسەر چی تۆ پاران دەرکە بەخوا چی ماوە بەوانە هەمووی لێسەنەوە بدەمەوە تۆ دەریکە دەریکە ئەمە پارەی ئەوانی کەشی تایە تەڵەن وەنیە جۆ بگرە عەلا کولین تۆ هین مەکە یەک دەقە باوکە بالحەقن ئەوە یەک دەقە ئەوە دەمانچۆ پێ وەرەکەلەکەمە برا دەمانچۆ ڕۆحەم چۆن زانی دەمانچۆ پێ نە ئەو پشتێنی داکەم حەزم لە پشتێنێتی ئەی خەینچێنم نەماتێ هەر بە پشتێنەکەی کۆ هەڵیاسە بەو عەبوودەوە کۆرە باوکە بەسەی قیافەت و خۆیەتی و تۆ نە پشتێنەکەی داکەنە ڕقی ئەوانیش بەمە ڕێژم دایکەنە پشتێن بە قوربانی و تێگەێنە من چییە ئەزانین چی تۆ بەس پشتێنەکەی بەرە کوڕ و عاکە شڕاڵگەشی بێدانەکەنی هەچی دێبیێنە دە باوکمێک عادی دێ لەگە تووڕە بوو گوێ بە پشتێنە پانتۆڵ لای بەخوا چی دەبەر تا بیو داکەنێ بەخوا دۆ گۆشاو تێکەڵەکەم دایکەنە دەی خێرا بەخوا تێکەڵیشی کردووە بێنە بڕۆ بە قوربان وەسیلەم ناوە دەی بڕۆ جۆ بگرن جامۆ منیش بڕیارێک هەوو یاومە ماڵێک کە دیموکراسی تیان نەبێت ئەبێ منی تیان نەژیم باشترە بۆتان بەجێڵم باوکە لای من دیموکراسی یعنی دیموکراسی ماڵێک کە تیان نەبێت یەکەی باشترە باوکە